بەڕێزان ئەمڕۆ باسی بابەتێکن ئەویش ئەوەیە چۆن ئەتوانین کە ڕتوبە شێ بەرز بکەینەوە لە کاتێکا کە کەناری پێویستی بەلایانی کەم و بە 6 دەرەجە هەیە کە نسبەی شێ ئەبێ 6 دەرەجە بێت وەکوی بینین لە لای من ئێستا 52 دەرەجەیە کە ئیبینین 52 دەرەجەیە چیمانەیە ئێستا ئێمە ئەم ئاومان کوڵانووە لێرەشە ئەم پەمپەمانەیە بڵێنی کە ئاوی شلەتێنی تایە ئێستا ئەم ڕێگەی کە بەکارێنیم وەختی خۆی کە لە کوردستان کەناریم بەخێوە کرد ئەم ڕێگەیم بەکارێنە ئەچینە لای تەیرەکەوە بەم شێوەیە ئەیکەینەوە بزانین هێلکەی تایە لێرە هێلکەی تیا نییە بزانین لێرە ئەوە بێچووی تایە ئێرەش بێچووی تایە پێش ئێستا ئەوەمان کردووە سەیری ئێرەکەین لێرە سەیرەکەی مێکە لەسەر هێلکەکە کەوتووە ئەوە پەمپەکەیە ئاوەکەی پیاکەین ئەشیکەین بە هێلکەکە وەیکەین بە کەنارێکەشا بەم شێوەیە بۆی مێکە بە تەواوەتی تەڕ بێ و بۆ ئەوەی ڕێژەی شێ بەرز ببێتەوە و ئەتوانین ناو هەموو قەفەزەکە و کووتم منەمە بەس دەبەر ئێوەی کەم بۆی بزانین چ ڕێگەیە بەکارێنین یاخود هەموو ژوورەکە بەم شێوەیە ئەتوانین ئاوڕشێنی کەین بۆی دەرەجەی نسبەی شێکە بەرز بێتەوە ڕێژەکە یاخود ئەو ئاوەی کە کوڵانومانە سینێشی لەم شێوە ئێهێنین بەم شێوە ئەیکەینە ناوی کە کردمانە ناوی و ئەیبینن هەڵمی لێ بەرزە بێتەوە و ئەو کاتە نسبەی شێ زیاکە و ئەبێ دەرگا و پەنجەرەکانەمەی داخین بە تایبەتی لە شەوە ئەمە بەکارێنین من خۆم ئێستا ئەم جیازە بەکارێنم کە وەکوی بینن بەم شێوەیە ئەمە کەمترین نسبەیە وەکوی بینن بەم شێوەیە ئێستا زیای یەکەم وەگەی بینن ئێستا زیا بوو بەو شێوەیە وازی لێنم هەتاوەکو ئەگاتە 6 دەرەجە لە 6 دەرەجایترە و کاتە کزیەکەم و بەم شێوەیە وازی لێنم وەکوتمانەبێ دەرەجەی شێ نسبەی ڕێژەی شێ بەلایانی کەمەوە لە بینی 55 و 6 بێت و 6 باشترین دەرەجەیە نسبەیە بۆ شێکە هێلکە تیا هەڵبێت و بێچۆکە لە ناو هێلکەکە بە ئاسانی بتوانێت بتروچێ و بێتە دەرەوە و زۆر سوپاس.